لایەنەکانی هەفتەی سێمی خولی ناوی کوردستان و لە کۆمەڵی یەکەم لایەنێکی بەهێز برایەتی خاوەن پلەی یەکەم و سیروانی نوێی خاوەن پلەی دووەم بێگەیشتن. دەستپێچ یاریەکە بە هێرشێکی یانەی سیروانی نوێ بوو کە بەهادین بەکرد توانی گۆڵی یەکەمی پێتۆمار بکات. برایەتی دەستی بە جموجۆڵەکانی کرد بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە تا لە خولەکی 32 نابژوان فیکەی لێدانی سزای بۆ برایەتی لێدا. ژیار گۆڤەن جێبەجێ کرد بەڵام سەرکەوتو نەبوو لە هەژاندنی تۆڕی گۆڵیانەی میوان. مستەفا تاریقی گۆڵپارێز کۆنتڕۆڵی تۆپەکەی کرد. لا نیوەی دووەم سیروانی نوێ بە چەند هێرشێک هەوڵی گۆڵی دووەمیشی دەدا بەڵام نەیتوانی بە گۆڵی زیاتر بگات. لە بەرامبەردا برایەتی دەستی بە فشار خستنە سەر گۆڵی یانەی میوان کرد. لە خولەکی 51 زانە عەبدوڵڵای ناوبژوان فیکەی دووەم لێدانی سزای بۆ برایەتی لێدا و عەبدولعەزیز مەحموودیشی بە کارتی سوور کردە دەرەوە. سەفین مەنسوور سەرکەوتوانە لێدانەکەی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە. خۆشیەکانی یارزانانی برایەتی تەنها 5 خولەکی خایاند. شادومان ساڵح بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی دووەمیشی بۆ سیروانی نوێ زیاد کرد. هەریەکە لە سەفین مەنسوور و بۆتان دەهام و بیلال ساڵح و تاڵب ڕەقیب و دانا عوسمان هەریەکەی زیاتر لە جارێک بەختی خۆیان تاقی کردەوە تاوەکو ئەنجامەکە هاوسەنگ بکەنەوە. بەڵام ستون لەلایەک و گۆڵ پارێزە پاڵەوانەکەی سیروانی نوێش لەلایەکی دیکە نەیان هێشت گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکەدا بێت و سیروانی نوێ بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو. لە ڕاستیدا ئەتوانم بڵێم ئامادەکارێکی زۆر باشمان کرد بۆ ئەم یاریە، چونکە ئێمە دوو یاریمان لەسەر لە دەرەوە یاریگای خۆمان بوو. یاریەکەمیشمان بەهۆی ئەغڵاتی خۆمانەوە تعادلمان کرد بوو. ئەبووایە ینی فرسە لە دەست نین یاریەکانە دەست نیم بۆی لە بڕۆینە پێشەوەی ریزبەندی سواز بەخواوامان کرد. ئەم یاریەوە لەو یاریکی زۆر قورس بوو لە دەرەوە یاریگای خۆمان لە یاریگای برایەتی کە برایەتی تیپێکی زۆر باشی ئەم ساڵ توانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببینین. سواز بەخوا ئیشەڵا بتوانین یاریەکانی ناو یاریگای خۆشمان حەسم بکەین بۆ ئەوی بتوانین بلیتێک بگڕین بۆ قۆناغی دۆ. ئێمە شەوتیەکەم شەوتی دووەم بەڕاستی گەمەش زۆر باشمان کرد، بەڵام ئەوە یاریە بەڕاستی ینی گۆل نەکەی گۆلی دەخۆی. بەڕاستی ئێمە زۆر فرسەمان لە هات گۆلکەین خاستن شەوتی دووەم، بەڵام گۆلمان نەکرد و فرسەمان هەر نەخۆستەوە. بەڵام ئەوان شەوتی دووەم بە 2 هەجمەی گۆلیان لەمە کرد و ئەوە بوو یاریەکە. بەڕاستی لۆ ئێمە لە یاریگای خۆمان بە خەسارەت زۆر باش نییە. بەڕاستی ئیشەڵا لۆ یاریەکان کە تاویز دەکەینەوە بە پشتیوانی خۆی. بەمەنجامە برایەتی دوای 2 سەرکەوتن تووشی یەکەم شکست هات. بە 6 خاڵ پێشەنجی بۆ سیروانی نوێ چۆڵ کرد و چووە خانەی دووەم. سیروانی نوێژ بووە خاوەنی 7 خاڵ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.